وەکو دەستەوە بەرهێنان لە کۆنتاکتین لەگەڵ حکوومەتی لەگەڵانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم بڕیارەی بانقی مرکزی کە دراوێتی بۆ دەستەی وەبەرهێنانی عێراق و تعمیم کرا بۆ سەرجەم شارەکانی عێراق هەرێمی کوردستانیش بگرێتەوە بە تەبیعی لە قازانجی هاوڵاتیانمانە ئینشاڵڵا ئێمە هەوڵەکانمان سەردەگری ئەم بابەتە لە کوردستانیش جێبەجێ دەکرێتن ئەمە تەبعاً لە ئەم سعری ڕسمیی کە دۆلار بانقی مرکزی عێراقی فەرزی کردووە لە مەتاڕاتەکانیش و لە شوێنەکانی تریش جێبەجێ دەکرێت بە دڵنیایی لە پرۆژەکانیش جێبەجێ دەکرێت ئەمڕۆ باسی ئەومان کرد کە لەمە دووە بۆ سەلامەتی هاوڵاتیان ڕێکاری زیاتر دەگرینە بەر بۆ ئەوەی پرۆژەی ڕابردوو پرۆژەی ئێستا پرۆژەی داهاتوو چاودێری زیاتر سەرپەرشتی باشتر چێکی زیاتر بکرێتەوە تا هاوڵاتیان زیاتر بتوانن بە سەلامەتی لەناو ئەو پرۆژانە ژیان بەسەر بەرن کەش و هەوای دنیا بەرەو گۆڕانکاری بۆیش ئەم کوبوونامان بە زەڕور زانی لەگەڵ هەموو وەبەرهێنەران ئەم کوبوونەوەیە بکرێتن ئیجراعاتی نوێیان لەسەر ئیجراعاتی نوێی خۆمان وەکو دەستەی وەبەرهێنان و فەرمانگەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان ئاگاداریان بکەین پێمان گوتن کە ئێمە لە ماودووە بارقورسی زیاتر دەخەینە سەریان بۆ ئەوەی ئەوان بتوانن بە باشترین شێوە پرۆژەکانیان جێبەجێ بکەن و کواڵەتی بەرزی بیناکانیش ڕەچاو بکرێتن ئەکید پێداچوونەوە بە هەموو فایلەکانیان بە پرۆژەکان و چێکی مووقعیش بۆ هەموو پرۆژەکان دەکرێتن بەشێکی شەریکاتی تورکین کە ئیشیان دەکەن بەڵام ئەوەل و ئەخیر لە ژێر سەرپەرشتی و بەرهێنەران و لە ژێر سەرپەرشتی لجانی ئیشراف و نووسنگەکانی ئیشرافی ئێمە لە هەرێمی کوردستان